دەیان ساڵە لە شاری سانت پیتەربۆرگی رووسیا کورد دەژین کە بەشێکیان لەوێ لەدایک بوون و بەشێکیشان لە پارچەکانی دیکەی کوردستان یاخود لە وڵاتانی دیکەوە کۆچیان کردووە بۆ ئەوێ. ئێستا ئەوان لەوێ با کار و ژیانی خۆیانەوە سەرقاڵن. ناوینە ئەمڕۆشیدا دەژین مە زمانێخ کولتوراک بیر ناکریە هەر ساڵە مایدان ئەڤڕۆز بمباراک دکن ئەم گاڵێکی دەخوازن وڵاتێخ ببینن گاڵێکی دەخوازن مڵاتێمە شاوە ڕندوە گاڵێکی دەخوازن برا وڵاتێمە هاوە. باژارê Sankt Peterburgê de dijîn bavêm 30 sala ra dijî lê em Kurdî adetê xem bîr nakin. Salek maye ez me tevre dikim dixwazim bibim doxterê kurmanca. Dixwazim kurmanc gişt berevî ser hefin. Em gişt hev bijîn. بارزانی ئەلۆ یەکێک لە کەسایەتیە دیارەکانی کوردانی شاری سانت پیتەربورگە خاوەن خێزانێکی نیمچە گەورەیە. دوای دیان ساڵ ژیان لە ناو کللتور و دابوونەریتی رووسیا بەڵام هێشتا ئەوان تا ئاستێکی باش وەک خێزانێکی کورد هەستی نەتەوایەتی و کللتور و زمانی کوردیان پاراستووە. ئەوە 30 ساڵ ئەساتمەوی باژارێ کاڵ باوێ منج تورکیا هاتنە باژارێ ئیغدرێ گوندێ قوچاغێ ئەوە 30 ساڵام هاتنە ئێژێری وان هاتنە بەرام ئیشە بیزنسە دکن دەژین یەک بوونەمە باشە براتیا کوردە تێمە هەموو هەیەکە وان نێزینگێمە ماڵەکە یەک بوونە کوردەوە کرد ئەم باش ڕزگار دکن و ملەتی خۆراژی چاوڕۆنکایی دخوازم زووترکێ وڵاتێمە ئازاد بە کوردستانەمە ئازاد بە و کی دەری کورد وایە نەوێ باژارێ یعنی بزانین کی ڤراژی یەکتیە کوردە هەیە ماڵە کوردە هەیە ئەم چ دەستێ مەدە ئەمش بۆنەوانە بکەن. کوردانی شاری سانت پیتەربورگی رووسیا ئەگەرچی دوورن لە خاکوونەتەوەی خۆیان کە کوردستانە بەشێکیان بە تایبەتنەوەی نوێ کوردستانیشیان نەبینیوە بەڵام لەگەڵ ئەوەشدا سۆزێکی زۆر تایبەتیان هەیە بۆ کوردستان خەیاڵێکی گەورەیان هەیە کە ڕۆژگارێک بتوانن لە کوردستان ژیان بکەن و وڵاتی غەریبایەتی بەجێبهێڵن. وەکی هەموو توش باش بە ئەمی دەربەزی کوردستانی بن ئەمی هەرن بنجی ئەمی وێ دەرێجی بشقڵن ئەمی ڤراژی بشقڵن ئالی ملەتی خە بکەن ئەمی شابن وەکی هەموو توش باش بە وێ دێ. ئەز هاتمە ئازەربایجانê viradame 30 sala viradame dixeftim bîznesmenêm em ra kurmanc gelekin ra Rûsyada me kurmancem Kurdî xeber din mal dem Kurdî xeber din. بەپێی دوایین ئاماری ساڵی 2015 ژمارەی دانیشتوانی شاری سانت پیتەربورگی رووسیا 5 ملیۆن و 200 هزار کەسە بەڵام ئامارێکی ڕسمی لەسەر ژمارەی کوردان لەوێ نییە و بەپێی ئاماری ناڕسمی کوردانی سانت پیتەربورگ 1000 بۆ 2000 کەس دەبن. لە شاری سانت پیتەربورگ لە ڕابردوودا بە بەراورد بە هەموو شارەکانی دیکەی رووسیا کە کوردی لێ دەژین زیاتر بایەخ بە مێژوو زمان و ئەدەب و کللتوری کوردی درراوە. بەڵام ئێستا بە شێوەی گشتی لەسەر ئاستی هەموو شارەکانی رووسیا ئەو بایەخ پێدانە پاشەکشەی کردووە. خالید حوسێن ڕوودا و سانت پیتەربورگ.